خوای گەورە لە سێ بابەتە پێوەری دانەناوە کە ئەگەر بە وردی دیقەتی بدەیت ئەمە ڕەحمی خۆیەتی، ئەمە بۆ بەردەوامی ژیانە، بۆیە پێوەری بۆ دانەناوە. ئەگەر پێوەری بۆ ئەوانە دابنایە ژیان بەردەوام نابوو. یەکێک لەوانە جوانیە، پێوەری بۆ جوانی دانەناوە کە قیاسێک هەبێ بڵین کەسی جوان ئەبێ چۆن بێ، ئەبێ باڵای بەرز بێ یا کورد بێ، ئەبێ ڕەنگی چاوی چۆن بێ، ئەبێ ڕەنگی پێستی چۆن بێ. گەرخوای گەورە پێوەرێکی دیابنایە و مرۆڤەکانی فێر بکردایە ئەو پێوەرە درک پێ بکەن لەسەر زەویە، ئەوە ئێستا یەک جۆر ئافرەت هاوسەرگیریە کرد، ئەوە یەک جۆر کوڕ خەڵک کچی پێ ئەدا کە بەر ئەو پێوەرانە ئەکەوت. بەڵام خوای گەورە وەکو ڕەحمی خۆی ئەو بابەتی هێشتۆتەوە بۆ دڵی مرۆڤەکان. کەسێک حەزی بە کەسی باڵا بەرزە، کەسێک حەزەکانە خێر باڵای بەرز نەبێ، کەسێک حەزەکە ڕەنگی چاوی شین بێ، ئەوەی تر حەزەکە ڕەنگی چاوی ڕەش بێ، کەسێک حەزەکە سپی بێت، ئەوەی تر حەزەکە ئەسمەر بێ، کەسێک حەزەکە قژی زرد بێ، ئەوەی تر حەزەکە قژی ڕەش بێ. لێرەوە خوای گەورە وای کردووە کە هەمومان بە یەکەوە بتوانین بژین و کەس وەک ئەوترێ نەمێنێتەوە. هەر کات مرۆڤ ویست بێتی پێوەر بۆ جوانی دابنا سەرکەوتو نەبووە. ببینن لیژنە دائەنن، پێوەر دانێن و شاجوان هەڵەبژێرن. شاجوانێکیان هەڵبژاردووە زۆربەی خەڵک بەدڵی نییە. دەی ئەگەر ئەو شاجوانە هەموو خەڵکی بەدڵی بواە، ئیتیفاقیان لەسەر ئەم جۆرە جوانیە بواە، ئەو بەشێکی زۆر لە کچان و کوڕانەمانەوە. خوای گەورە پێوەری دانەناوە بۆ دەنگ. حەزت بە چ دەنگێکە؟ جا لە مرۆڤەکانەوە بیگرە تا تەواوی باڵندە و ئاژەڵەکان. ئەمە هێڵراوەتەوە بۆ خۆت، ئەگەر نا دیسانەوە ژیان پەکێکەوە یەک جۆر حەز هەبوو هەمومان دوای ئەو سەڵتە ئەکەوتین. هەندێک کەس حەزی بە دەنگی تەیرە، هەندێک کەس حەزی بە ئاوە، هەندێک کەس حەزی لە بێدەنگیە، هەندێک کەس حەزی بە شوێنێکە کە قڕەباڵغی تیابێ. دیسانەوە خوای گەورە هێشتێتەوە بۆ مرۆڤەکان. خوای گەورە پێوەری بۆ ناوچە دانەناوە، بۆ شار دانەناوە. ئەگەر پێوەری دابنایە شار چۆن بێت و شاری دڵنشین کام شارەیە، ئەوە سەر زەوی ئێستا هەمووی لە یەک ناوچە کۆئەوەوە. بەڵام خوای گەورە وای نەکردووە، وای لە مرۆڤەکان کردووە لە هەر شوێنێکا بژین ئەو شوێنە دڵگیر بێ لەلایەن، و ئەگەر دوور بکەونەوە حەسکەن بۆی بگەڕێنەوە. بۆی ئەبینین کەسێک حەزی بە هەولێرە، وەک ئەڵێ هەولێر بە هەموو دنیا ناگۆڕێتەوە، بەڵام کەسێکی تر حەزی بە کەرکووکە و کەرکووک بە هەولێر و هەموو دنیاش ناگۆڕێتەوە. کەسێکی تر حەزی بە سلێمانی و سلێمانی بە هەمووی ناگۆڕێتەوە. کەسێکی تر حەزی بە لەندەنە و کەسێکی تر حەزی بە پاریسە. و بەم شێوازە مرۆڤەکان دابەش ئەبن بەسەر زەویە و ژیان بەردەوامە بێ. من ئێستاش ئەو ڕووداوم بیر ناچێت کە پندوانەیەکی زۆر گەورەی تیابوو بۆ من. لە کەرکووک بووم بە ئۆتۆمبیلێکە گەڕامەوە بۆ سلێمانی. ئەو شۆفێری کە ئۆتۆمبیلەکەی لێخۆڕی گەیشتینە ناو سلێمانی، کوڕێکی گەنج بوو، وتی بەڕاستی سلێمانی شارێکی زۆر خۆشە، لە دڵی منە دووەم شاری دنیاە. قسەکەی سیر بوو، وتی زۆر خۆشە و لە دڵی منە دووەم شارە. منیش یەکسەر پرسیارم کرد ئەی لە لای تۆ یەکەم شاری دنیا کوێیە؟ وتی تەکیەیە. تەکیە شارۆچکەیە کاکەوێتە نێوان سلێمانی و چەمچەماڵ، زۆربەی خەڵک بینیوێتی. ینی کە بەناو تەکیە ئەڕۆیت شارێکی زۆر سادەیە، نە باڵەخانی گەورەی تایە، نە پردی هەیە، نە شەقامەکانی باشن، نە باخچەی ڕازاوە، نە شاری یاری. ئەمانە هیچ لەو شارە نابینی. وتم بەڕاست تەکیەت لاخۆشە؟ وتی من لە بریتانیا بووم لەبەر تەکیە گەڕامەوە. من لە تەکیە لەدایک بووم، ئەگەر ئێواران خۆم نەشۆم و جلێکی کوردی لەبەر نەکەم و لەگەڵ هاوڕێکانم لەسەر ئەو جادەیە نەوەستم تۆزێ قسەی خۆش نەکەین تا مەغریب، وازانم نەژیاوم ئەو ڕۆژە. بۆیە بەلای منەوە تەکیە خۆشترین شوێنی دنیاە. ئەو کات وەڵامەکەیم پێ سیر بوو، بەڵام بۆم دەرکەوت ڕاستترین قسە ئەو کوڕە کردی. وایە خوای گەورە شوێنێکت لا خۆشەویستەکە کە تۆ لێی ئەژی. ئەگەر نا تەکیە کەسی تیانامە، چەمچەماڵ کەسی تیانامە، لەوانەیە سلێمانی کەسی تیانەمایە، هەمووی بیوتا با بچین بۆ پاریس، با بچین بۆ لەندەن، بەڵام وانە. لەبەرەوە قەت گاڵتە بە ناوچەی کەس مەکە، قەت گاڵتە بە گوندی کەس مەکە.
دڵنیا بە خەڵک گوندی خۆی بە شاری تۆ ناگۆڕێتەوە، چونکە ئەمە ویستی پەروەردگارە بۆ هەر کەسێک پێوەرێکی تایبەتی بۆ داناوە لە جوانی، لە دەنگ، لە دڵنشینی ناوچەیەک.